سارە سەردار بۆ چڕقلەوەیە وێنە کۆنەکانی دابەزێنن لە سۆشیال میدیا ئەو کاتەی کە سفۆر بوو بەڵام ئێستا حیجابە. سەرەتا خەڵک وتیان تەنها بۆ ناوبانگ لەسکی کردوتە سەری وەکو کچانی تر، بەڵام سارە چۆن وەڵامیانی داوە. بۆچی پێیخۆشە خەڵک بە خەدیجە بانگی بکەن لە جیاتی سارە؟ هۆکاری جیابوونەوەکەی چی بوو؟ چی بە خانمان دەڵێ و چ پەیامێکی بۆیان هەیە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بین نەچێ، وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسوی بابەتەکانمان ببینێ. وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی. وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. سارە سەردار ئەو خانمەی لەو ساڵانەی کۆتایی بەدارکەوتووە و بۆ نمونەیەکی جوان بۆ ئافرەتی کورد و زۆربەی ئافرەتی کورد لاساییان کردەوە، بەڵام لاساییکردنەوەیەکی سەرکەوتوو. هەموو خەڵک پێی خۆشە لاسایی بکاتەوە بەڵکو منافەسەشی بکە، بەڵام منافەسەیەکی شەریفانە. وەروە سارە ئەو کەسەیە ناوی ڕاستەقینەی سارە سەردار و دانیشتووی سلێمانیە. لە ساڵی 1999 لەدایک بووە تاوەکو پۆلی 12 خوێندووە، بەڵام دواتر خوێنی بەردەوام نەکردو دەستی داوەتەوە کاری بزنس. سارە هەر لە سەرەتاوە پێی خۆش بووە پێ بڵێن سارە خاتوون، ئەو ناوەیە زۆر بەلاوە پەسەند بۆ خەڵک پێ بڵێن، بەڵام لەوەتی بۆتە سەرپۆش پێی خۆشە خەڵک بە ناوی خەتیجە بانگی بکەن و شانازی بۆ دەکا گەر خەڵک بەو ناوە بانگی بکەن. سەرەتای دەرکەوتنی ئەو خاتونەیە وەکو کچێکی ئاسایی لە پرۆگرامی تیڤیەکان و چەندین چاوپێکەوتنی لەگەڵ تیڤیەکان ئەنجامدا دەربارەی ئەوەی کچێکی ئازاد و سربەخۆیە دەستی داوەتە کاری بزنس و لە کاری بزنسەکەی سەرکەوتوو بوو. کارە بزنسەکەی زۆر سادە و ساکار بوو، بەڵام وای لە خەڵک کرد، وای لە تیڤیەکان کرد هەموو چاوپێکەوتنی لەگەڵ بکەن. هەموو کاتێک کاری بزنس ئەوە نییە تۆ بە پارەیەکی ئەکجار زۆر دەست بەکار بکەیت، مهم ئەوەیە تۆی خۆشەویستەنها دەست بەکار بکەیت. سارە یەکێک بوو لەو کەسانەی بە بڕەمادیەکی کەم بەڵام کارێکی جوان و شاهانە و وای کرد سەرنجی خەڵک بۆ خۆی ڕابکێشێ. سارە سەرەتا دەستی بەزانتا کردووە چەندین دیزاینی لەسەر نەخشاندووە چەندین بابەتی تریشی ئەنجامدا. ئەو خاتونەیە سەرەتا وەکو سفورێک دەردەکەوت، بەڵام چەند ماگێک پێش ئێستا ئەو خاتونەیە جلە سفورەکانی فڕێدا و دەستی بەوە کرد ببێت بە حیجاب، وەروە لە چی لەسەر کرد، بەڵام هەموو خەڵک باسییان لەوە کرد ئەو خاتونەیە لەبەر ئەوە ئەم کارەی کردووە بۆ ئەوەی سەرنجی خەڵک بۆ لای خۆی ڕابکێشێتە. بەڵام سارە وادیدا لەگەڵ خەڵک وتی هەر کاتێک من لەسکم لادا ئێوە دەتوانن فۆلۆ و لایکەکانی خۆتان لابن و بە ناشنیتنی شێوە باسم بکەن بن بۆ خۆی خۆم ئەو لەسکەم کردوتە سەرێ و زۆریش متاهم لەوەتی ئەو لەسکەم لەسەر کردو بوومەتە حیجاب زۆر دڵم خۆشە. ئامڕۆکەم لە بەیانیم ناچێ و بەیانیشم لە ڕۆژانی ترم ناچێ. من قەت ناڵێم ساڵ بە ساڵ خۆزکەم بەپار لەبەرەوەی ئێستا هەوڵ دەدەم ڕۆژ بە ڕۆژ پێش دەکەم. لەوەتای سارە بۆتە حیجاب فۆلۆورسەکانی 175 زیادی کردووە بە سارە کاتێک گەیشتە 50,000 لە ئینستاگرام پڕیاریدا چەند لەسکێک بکڕێتن و بەسەر ئەو کچانەدا بەش بکە لە ناوەندی بازاڕی شاری سلێمانی بەسەر ئەو کچانێدا بەش کرد کە لە چکیان لە سەرنی و واتە سفۆرن یەک بەیەک لە ئەو کچانە. وەروەها سارە دەڵێتن هەمومان شاژنی ماڵەوەین ئێمە و ئێستا زۆر متاهم بەوەی هەموو کات ئەو خاتونێ ئامۆژگاری کچان دەکا دەڵێ بە هیچ جۆرێک بیر لەوە مەکەنەوە لە تەمەنێکی بچووک هاوسەرگیری بکەن، لەبەرەوەی من لەو هاوسەرگیریەکەمم نەزاعەتی نینەوە وا دیارە سارە لە تەمەنێکی منداڵ هاوسەرگیری کردەوە، بەڵام هەرزوو بەزووی لە هاوسەرەکەی جیابووتەوە تاوەکو ئێستا هیچ ڕوونکردنەوەکی نەداوە دەربارەی ئەوەی بۆچی جیابووتەوە، بەڵام هەموو کاتێک دەڵێ
پێویستە ئافرەت بگاتە ئەو تەمەنەی کە پێویست بکە شوو بکە. من لە تەمەنێکی زۆر منداڵ هاوسەرگیریم کردووە. وەروە سارا ئەوە دەکاتە سەبەب کە لە تەمەنێکی منداڵ هاوسەرگیری کردو و بڕیارە دروستەکانی نەداوە. ئەگەر لە تەمەنێکی گەورە هاوسەرگیری بکەیت ئەوە دەزانی چۆن بڕیار دەدەی و چه هەڵدەبژێری و چ کاتێک باشە بۆ هاوسەرگیری. سارا یەکێکە لەو خاتونە دیارانەی کە خەڵکێکی زۆر شانازی پێوە دەکەن و چەندین کەس ڕێزکەی ئەو خاتونەیان گرتۆتە بەر و دەڵێن زۆر دڵمان خۆشە. ئەو پرسیاری ئەوەی لێ دەکەن ئایا پێت خۆشە چ کەسایەتێک ببێتە هاوسەری داهاتووت؟ ئەو دەڵێ من وەکو کەسانی تر ناڵێم بەژنی ئاوا بێ و باڵای ئاوا بێ و هەموو شتێکی ئاوا بێتن. من تەنها پێ دەڵێم کەسێکی تێگەیشت و ڕێک و پێک بێتن ئەوەندە بەسە بۆ من. وەروە ئەو قڕێش کە دێتە داخوازی من پێویستە بڕای بەخۆی هەبێتن هەموو شتێک بتوانێت بەخۆی جێبەجێ بکاتن نەوەک لەسەر ماڵەوە خۆی ببەستێتەوە. ئۆسارا هەموو کاتێک نمونەیەکی جوانە لە ناو سۆشیال میدیا و کەسانێکی زۆریش پشتگیری ئەو خاتونە دەکەن و بەرهەمەکانی دەکڕن. لە ئێسادا خاوەنی کۆمپانیایەکی بچوو کە دەتوانین بڵێن چەندین پێیجی ئاسایی ئۆنلاین کە بەناوی کاکتوسە کە ئەمەش جۆرە گوڵێکە لە ئەمریکا زۆر باوە، بەڵام لە باشووری کوردستانش ئەو جۆرە گوڵەیە دەژی. ئەو جۆرە گوڵەیە ڕەنگی سەوزە، هیچ کەسێک ناوێت دەستی لێدا لەبەرەوەی دڕکەکان بە دەستەکان وە دەنووسێنەوە ئازار دەدا. دەڵێ بۆیە ئەو گوڵم هەڵبژار لەبەرەوەی زۆر ناسکە پێخۆشنی هیچ کەسێک دەستی لێبدا. زۆر نمونەیەکی جوان بوو بۆیە هەوڵمدا وەکو بڕاندێک خۆم لێ بکەم و تاوەکو ئێستا سارا دوو شۆپینجی هەیە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر. وە سارا لەوەتی بۆتە حیجاب چەندین کار و چالاکی جیاوازیش دەکا. بۆ نمونە لە مانگی ڕەمەزان هەوڵیدا زۆرترین بڕەپارە کۆ بکاتەوە بەسەر فەقیر و هەژاراندا دابەشی بکاتە. ئەو بەشداری چەندین کار و چالاکی تری کردووە هەوڵ دەدان ئافرەتان بەرە ئەو ڕێگایە باتن کە خۆی پێداڕۆیشتە و پێی خۆشە هەموو کچانی کورد ببنە باڵاپۆش و حیجاب بکەن. ئایا تۆی خۆشەویست پێت باشە نمونەیە وەکو سارە سەردار زیاد بێتن لەناو کۆمەلگای کوردی؟ زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی. و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی. واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا.